ئازیزانی NRT سلااوتان لێبێت. پاش داگیرکردنی شەنگال لەلایەن چەکدارانی داعشەوە یەزیدەکان بەشێکی زۆریان ئاوارە بوون و بەشێکی دیکەشیان لە چیای شەنگال گیریان خواردووە و کەمترین هاوکاریان پێدەگات. دەمانەوێت لە دیوی دۆمی هەواڵی ئەم شەودا ڕەوشی ئاوارەکان تاوتوێ بکەین و ئەوەی کە دەگوزارێت بێخێنە ڕوو. بۆ مەبەستەش میوانداری منیر عوسمان ئەندامی لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمان و هەروەها خدر دۆملی ئەندامی لیژنەی هاوکاریەکانی یەزیدی کە لە نێو کەمپی ئاوارەکانەوە لەگەڵمان دەبێت. خاتو منیرە زۆر بەخێر بێ بۆ ستۆدیۆی دیوی دۆمی هەواڵ. بۆ پرسیارە دەست پێ بکەم وەکو پەرلەمانی کوردستان سەبارەت بە ئاوارەکان بە شێوەیەکی گشتی و بەتایبەتر ئاوارە یەزیدەکان چی کردووە تاوەکو ئێستا؟ دیارە وەکو پەرلەمانی کوردستان هەر لە کاتی ڕوودانی و کارە ساتە بەسەر خوشک و برا یەزیدەکانماندا سەرۆکاتی پەرلەمان پەیوەندی بە هەموو لیژنە پەیوەندیدارەکان و سەرۆکی فراکسیۆنەکانەوە کردوای کۆبوونەوەیەکی چڕوپڕ و تاوتوێکردنی ئەم قۆناغی هاتوۆتە پێشەوە. هەر بۆیە پەرلەمانی کوردستان لیژنە پەیوەندیدارەکانی مافی مرۆڤ و ناوخۆ و پێشمەرگە و ژنان و هەمووی ئەو لیژنانی ڕاستبار بۆ ئەوەی مەیدانیان سەردانی ڕەوشی ئاوارەکان بکەن لەو ناوچانەی کە ناوچەکانی دووهۆک و خواردوهۆکەوە. هەر بۆیەش جگە لەوەی کە ئێمە هەوڵمانداوە کۆمەک و هاوکاری دوێنێ بگەێنینە خوشک و برا یەزیدەکانمان لە ئەو ناوچانی کە ئاوارە بوون و هەوڵیشمانداوە لە ڕێگەی پەیوەندیەکانمانەوە لە ڕێگەی لیژنەی مافی مرۆڤ و دەستەی چاودێری مافەکانی مرۆڤ لە هەرێمی کوردستان و حکوومەتی عراقی هەوڵمانداوە کۆمەک و هاوکاری لە ڕێگەی فڕۆکەوە بێنینە هەرێمی کوردستان و دواتر لە ڕێگەی فڕۆکەوە بۆ ئاوارەکانی چیاکانی شەنگالی بگەێنین. بەڵام بەداخەوە ئەوەی کە ئێمە گوێبیستیە بین لە ڕێگەی ئەوانی کە لە چیاکانە ماونەتەوە کەمترین لەو خۆراک و پێداویستیانی کە لە ڕێگەی فڕۆکەوە کەمترین بڕیان پێ ئەگات بە حکمی ئەوەی کە قۆناغی یەکەمیان فڕۆکەوانەکان شارەزانە بوون. لە قۆناغی دووەمدا هەوڵی دووەمماندا کە ئەویش ئەوەیە کۆمەڵی خەڵکی ئەو ناوچەمان لەگەڵ فڕۆکەکان نات بۆ ئەو ناوچەیە. ئەمومیان ئەوەیە کە ئەو خزمەت گوزاری و پێداویستیانە بە شێوەیەکی زۆر باش ناگاتە ئاوارەکانی چیای شەنگال. ئەوەی کە ئەمێنێتەوە بە شێوەیەکی زۆر باش بگاتە دەستیانانی. وڵی تاکە ڕێگا لە ئێستادا لەبەرەوەی چواردەوری چیای شەنگال گیراوە و داعش گرتوویەتی لە ئێستاە تەنها ڕێگا بۆ گەیاندنی ئەو خواردن و پێداویستیان لە ڕێگەی فڕۆکەوەیە. فڕۆکەش لەبەرەوەی ڕێژەی ئەو ئاوارانی لەو ناوچەیە لە ناوچەی شاخەکان ڕێژەکان لە سەر و 50,000 کەسەوەیە. یەکەمیان بوونی ئەو ناردنی ئەو خۆراکە بە خۆراکە زۆرە بۆ ئەو ڕێژە خەڵکە زۆرە کەمە، ینی فڕۆکەکان. دووەمیان وە گەیشتنیان ئاسان نییە، گەیشتنی فڕۆکەکان و گەیاندنی ئەو خۆراکە بە ئاوارەکان شتێکی ئاسانیەوە پێم وایەوە تاکە ڕێگەی لە ئێستاە. تەنها ڕێگە ئەوە ماوە کە پشتیوان بەخوا پێشمەرگەکانمان هەوڵی ئازادکردنی یەکێک لە ڕێگەکان بدەن بۆ ئەوەی هەوڵ ینی بەدەر لەوە وەکو تا ئەم لەحزەیە نەخێر پەرلەمان نەتوانیوە هیچ ڕێگە چارێکی دیکە بدەستنەوە. لە لەحزەیە نەخێر هیچ ڕێگە چارەیەکی وامان نەدۆزێتەوە کە ئێمە بە شێوەیەکی زۆر باش بەو شێوەیە کە ئێمە مەبەستمانە ئەو خۆراک و پێداویستیانە بگەین تا ئێستا نەماتوانێت ڕێگە چارەیەکی تر بدۆزینەوە جگە لە فڕۆکە نەبێ. فڕۆکەش بەو شێوەی کە لە پێشترا باسم کرد نەتوانراوە بە شێوەیەکی پێویست بگەێنێ و هەروەها جگە لەوەی کە دوێنێ ئێمە خۆراک و پێداویستیمان لە سەربوجەی پەرلەمانی کوردستان بۆ خوشک و براک یەزیدیەکانمان ناردوو. هەر ئەمڕۆ سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بە یاوەری شاندێک سەردانی مەیدانی سەرۆکی پەرلەمان و هاوڕێکانی بۆ بەسەرکردنەوەی ئەوارە کان کردووە و هەروەها بڕی نزیکەی لە زیاتر لە 100 ملیۆن دیناری لە بودجەی پەرلەمانی کوردستان بەڵێ لە بودجەی پەرلەمانی کوردستان بۆ هاوکاریکردنی خوشک و برا یەزیدیەکان دابین کردووە. باشە من پرسیارێکی تایبەتم هەبوو بەوەی کە ئەمە پرسیاری خەڵکیش بوو بەڕاستی زۆر گوێبیستەوە بووم کە پەرلەمانتارەکان بۆ خۆیان تاوەکو چەند کەوتونەتەوەی کە لە ناو خۆیاندا سندوقێکی کۆمەک بۆ ئەم ئاوارانە پێک بێنن. هیچ بیرۆکەیەکی لەو جۆرە هەبوو لە نێو پەرلەمانی کوردستاندا لە ناو ئەندامەکانی پەرلەمان مەبەستم. من تا ئەم لەحزەیە قسە لەگەڵ جەناب تاکەم ئەو بیرۆکەیەم گوێ لێ نەبووە، بەڵام ئەگەر بیرۆکێکی وابێ بیرۆکێکی زۆر باشە ئێمە هەموو هاوکار و پشتیوانیە دەکەین. بۆچی تەرحی ناکەن ئێوە وەکو ئەندامێکی پەرلەمان؟ ئێمە داوای شتێکمان کردو وەکو فراکسیۆنی گۆڕان داوامان کردووە کۆبوونەوەیەکی نائاسایی بەپەلا ساز بکرێت لە پەرلەمانی کوردستان. دەکرێت ئەم بیرۆکەیە وەزایدن کۆمەڵێک بیرۆکەی تریش باز بکرێن و ئەمە یەکێک بێ لە پێشنیارەکان و دڵنیاشم پێشنیاری تریش هەیە بۆ هاوکاریکردنی خوشک و برا یەزیدیەکانمان، چونکە ئێمە پێمان وایە وەکو فراکسیۆنی گۆڕان و پێشمە فراکسیۆنەکانی جیاجەکانی تری پەرلەمانی کوردستانیش داوای ئەم کۆبوونەوە ئاساییان کردووە. پێویستە پەرلەمان بەپەلا هەوڵی جدی بکە و تاوتوێی ئەم قۆناغە نوێیە بکات بۆ ئەوەی بتوانین هەرچی زووە ئێمە لە ڕێگەی پەرلەمان و پەیوەندیەکانی
پەرلەمان بە دنیای دەرەوە هەوڵ بدەین زۆرترین کۆمەک و هاوکاری بۆ خوشک و برایەزیدەکانمان پەیدا بکەین. باشە پەیوەندەکانتان لەگەڵ دەرەوە خۆ داماژەت پێکرد چین تاوەکو ئێستا ینی ئەو کۆنتاکتی کە پەرلەمانی کوردستان توانێتی لەگەڵ وڵاتانی ئەقلیمی وڵاتانی دنیادا دروستی بکە سەبارەت بەم دۆخی کە ئێستا گوزارێت بە تایبەت لە شنگال چی بوون؟ یەکەم سەرۆکی پەرلەمان و سەرۆکایەتی پەرلەمان قسەیان لەگەڵ بەڕێز سەرۆک کۆماری عێراق کردووە و هەروەها لەگەڵ سەرۆکی پەرلەمانی عێراق و هەردوو جێگرە بەڕێزەکەیان کردووە دواتر لەگەڵ UN و هەروەها هەموو ئەو ڕێکخراوە خێرخوازی جیهانیانی کە لە دەرەوە هەیە سەرۆکایەتی پەرلەمان پەیوەندی پێوە کردوون چونکە هەمومان ئەزانین لە هەرێمی کوردستاندا ئێستا قەیرانێکی دارایی هەیە هەر لەبەر ئەوەش ئەم تەزەخومە زۆرەی ئاوارە ینی حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت پێویستی بە بودجێکی تایبەت هەیە بۆیە پەرلەمانی کوردستان سەرۆکایەتی پەرلەمان هەموو پەیوەندیەکانی وەگەر خستۆ بۆ پەیوەندیکردن بە هەموو ڕێکخراوە نێودەوڵەتیەکان. کاتم لێرە نەتیجەی ئەو پەیوەندیانە چی بوون؟ یعنی ئەوەی کە پەیوەندی کراوە بەم شوێنانەی تۆ باست کرد بەم کەسایەتی و ناوانەی تۆ باست کرد بەڵام نەتیجەی چی بوو؟ ینی هیچ کام لەمانە ڕەتفعلیەوەیان هەبووە کە هاوکاری بنێرن وەکو پێویست پارە بنێرن یان لانی کەم ئامادەی نیشان بدەن بۆەوەی کە دەتوانن هاوکاری بکەن. بەڵێ بەپێ ئەو زانیاریانەی کە تا ئێستا لای منە بڵێ زۆربەی زۆری ئەو ڕێکخرا و ئەو لایەنانەی کە سەرۆکایەتی پەرلەمان پەیوەندی پێوە کردن بۆ هاوکاریکردنی خوشکوبراکانمان پەیوەندیەکان وەڵامی ئیجابیان هەبووە ئەوە خۆشبەختیەوە تا سبەینی حکوومەتی عێراقی هەموو خێزانێک ملیۆنێک دیناری بۆ ئەنێرێت لە بودجەی حکوومەتی هەرێم لە بودجەی ئەفۆنە حکوومەتی عێراقی و هەروەها UN و خەریکی کۆمەککردنە بۆ ئەوەی لە زووترین کاتە ئەم کۆمەکانە بگەێنە ئەو 1 ملیۆن دینارە تەنیا بۆ ئاوارە ئەزیدەکانە یان تەواوی ئاوارەکانی هەرێمی کوردستانیانەوەی کە لە ناوچەکانی ناوەڕاست و مسڵ و ئەو منتیقانەوە هاتوونەتە هەرێمی کوردستان بۆ سەرجەمیانە ئەو بڕا ملیۆن دیناری تەرخان کراوە لە ئێستا تەنها بۆ ئاواریە یێزیدیەکانە لەبەر ئەوەی هەفتەی پێشووتر لە ڕۆژانی جەژندا ئەو بڕی 1 ملیۆن دینارە گەیشتە ئاوارەکانی تر. بەڵێ بەڕێزان دیارە دەتوانن ێوەش لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و لە ڕێگەی پیجی NRTەوە پرسیار و سەرنجەکانی خۆتان بۆ میوانەکانی من بنێرن. خاتم نیرە ئەوەی کە تاوەکو ئێستا ئێوە پێی گەیشتون بە دووەداچوونی فەرمی و بوو بێتە ئامارێکی فەرمی لای ئێوە ئەو کەسانەی کە بوونەتە قوربانی و جانیان لەدەستداوە لە چیای شنگال چەندێکە ئامارەکەیان بە شێوەیەکی فەرمی و دروست ئەگەر لاتە بێت تا ئێستا بەپێی ئەو پەیوەندیانەی لە چیاکانی شنگالەوە بە لیژنەی مافی مرۆڤەوە هەیە تا ئێستا بە نزیکەی 7 کەس لە مناڵ و پیر و هەروەها ژنی دووگیان گیانی لەدەستداوە تا ئەم لەحزەیە بەڵام بەپێی ئەو زانیاریانەی ئێمە وەرمان گرتووە پێ ئەچێت ئەگەر کۆمەک و هاوکاریەکان لە ماوەیەکی کوردان نەگاتەوە ئاوارانە ئامارەکە بەرز ئەبێتەوە لە بەرزبوونەوەدا دەبێت. بەڵێ زۆر سوپاس پرسیاری دیکەمانە بێت خاتوم لیرە من دەگەڕێمەوە بەلا دەستا ڕاستەوخۆ دەچینە دهۆک بۆ لای خدر دۆملی ئەندامی لیژنەی هاوکاریەکانی ئێزیدی کە لە نێو کەمپی ئاوارەکانەوە لەگەڵماندا کاک خدر سلااوت لێبێت ئەو خەڵکەی کە لە پشتۆوەن ئاوارە ئێزیدەکانن بەڵێ ئەوە لەهۆ ئەمێل کۆمەلگەها شاریانە و ئێک شوان جیهایە زیاترین خەڵک بە حەواندەیش ئاوارەین خەڵکیای شنگارێ الكۆمەلگەها شاریە بەتر 6,000 مرۆڤی vێگاوێ خەلکەوێت بە حەواندین القوتابخانە و الهۆڵێن ڕۆشنبیری و الناف ماڵە و هەروەسا دەوروبەرێن کۆمەلگەها شاریە و چەندە گوندێکین تازە هاتینە ئاواکردن هێش تمام نەبووینە هەیکەلێن نیف ئاواهینە پڕی مرۆڤن و هەتا vê سەعاتێژی بەردەوام ئاوارە وێتگەهنە شاریە بەلێ ئێدی ئەم نەشێنە جیهی بۆوان پەیداکەن. بەڵێ کاک خدر دۆملی ڕێژەی ئەو هاوکاریانی کە پێتان دەگا و ئێوە دابەشی دەکەن بەسەر ئاوارەکانە ڕێژەیەکی باشە دڵخۆشکەرە هەتا ئێستا ئەوە ڕاستە جێ دڵخۆشیەکە کارگەری پارێزگای دهۆک و خەڵکی دهۆک و دەوروبەری دهۆک و ئامێدی و زاخۆ و سێمێل و هەموو دەر کەسانی دەوڵەمەند کۆمپانی ڕێکخراوی نێودەوڵەتی بەردەوام هاوکاری و ئەو تشتی زۆر پێداویست بۆ ئێمە دەگەینن و بە تایبەت ئاو و خواردن و تشتێن زەروری ئەتانەهۆ بەردەوامتێن بەڵام هێشتا زۆر تشت دوێنچک و ژمارە 6,000 کەسیت خلالێ 72 ساعتە گەهشتێ بێ دەرێ کەواتە پێویستی ئەرکک و کارێکی زۆر مەزنە هەتا هەموو پێداویستیەکان دابین بکەن.
بەڵێکا خدر ڕێژەی ئاوارەکان ینی بەڕەکەم حەجمیان چەندە لەو کەمپەدا کە کەمپی شاریایە؟ لە شاریە زیاتر لە 6,000 کەس تا ئەم سەعەتە تەواو بووە، وابزانم 6 یان 2,000 کەس تەنها ئەوەی خەڵکی شنگارن. ئەمڕۆ زیاتر لە 2-3,000 کەسی دیکە ئەو کەمپە تایبەتە بە ئاوارە ئێزیدەکان تەبان زیاتر بەێ هەموو کوردن ئێزدینە کۆمەلگەها شاریە. بڵێ باشە چیان بۆ کراوە ئێستاوەی لە پشتۆ دەبینرێ ینی زۆر وازەح نییە شوێنی نیشتە جێبوون و خێمە و ئەوانە چۆنن ینی وەکو پێویست بۆیان دابین کراوە هیچ گرفتێکیان نییە؟ کارزان هەتان هۆ هیچ خێمە و کەمپ درست نەبووە، کار بەردەوامە 24 ساعت کار بکەن بەچەنک و زۆر کار پێویستە هەتا خەیمە دروست بێت. نهۆ ئێستا لە 4 شوێن ئێمە خەڵک حەواندیە. یەکەم لە ئەو گوندی دەوروبەری کۆمەلگا نێزیکەی 7 گوندە تەواو نەکراوان تازە ئاواکرینە. بەشی دووەم لە قۆتابخانە و هۆڵی سنتەری ڕێشەمبیرینە. بەشی سێەم لە ناو ماڵ و خەڵکی خۆ حەواندونە. دەست پێکردنی کەمپ پێمان گوتووە نێزیکەی هەفتەیەک پێویستە و هەر هەمان کاتیشدا زۆر خەڵک ئێستا لە ناو شوێنەکەی ئەمەی لە پشت من سنتەری ناونووسینە و سنتەری دابشکردنی هاوکاریە کە بە هەزاران خەڵک هەر سەعەت بۆ سەعەت لێرە ئەوەستێت ئەو شتەی پێویست وەرەگرت و بەردەوامیش تیمی خۆبەخشی خەڵکی شاریە لە هەموو پێکهاتەکانی کارمەندی و مامۆستا و پۆلیس و هەموو خەڵکی شاریە بەردەوام خۆبەخشی کارتکەن بۆ دابینکردنە پێداویستێن ئەوان ئاوارەیان یەت ڕاستی وەزعێکی ئینسانی مەساوی دەنا. باشە کا خدر ینی بۆچی تاوەکو ئێستا وەکو خۆ داماژت پێکریانی خێمەیان بۆ دابین نەکراوە هۆکارەکە چییە؟ وەکو سیستەم بۆ دابینکردنە خێمە کات پێویستە. شارەوانی دهۆک و شارەوانی شاریە ئێستا دەستی پێکردووە بەڵام لە 72 ساعت ناتوانن 8,000 خەیمەدانن. مامۆستا ئێستا زیاتر لە 8,000 خێزان لە شاریایە یعنی بە ئێمە گوتین زیاتر 2 هەفتە پێویستە تا ئەم خێمەیە درستی بکرێت چونکە ئێستا شوێن هەیە دانیشن ئێمە لە ئەم قۆناغا تشت بۆوان دابینەکەن خواردن دابینەکەن تاوردە و یعنی هێدی ئەو کەمپە درست بێت اینجا لە ناو ماڵان بگەڕێنە بۆ کەمپ. باشە چەنی پێچێت ئەو ماوەی کە تۆ باسێکی کە کاتان پێویستیانی کاتەکە چەندێکە بۆەوەی کە خێمەکان دابمەزرێنرێ؟ مەساحەیەکی عەردی زۆر گەورە پێویستە و تاوەکو ئێستا دیار نییەوە ئەرزە 8,000 خێمە کارگەری عرض دیار کراوە. ئێستا کۆمپانیەکی ترکی ئیشی لەکەت و وەکو تەسەوراتی ئێمە لە هەفتەیەک کەمپەکە دەستی بە حەواندنی خەڵک دەکات. بەڵام ئەم وەزعی ئەوها لە دهۆک ڕووداوە لە اشتاقەتە کارگەریە پارێزگەها دهۆکێ مەسترە الكۆمەلگەها خانگێ بتر 30,000 کەسینە الدێرەبوونێ بتر 20,000 کەسینە البەعەدرێ و شاریە البەعەدرێ و لالش و شێخان بترش 50,000 کەسینە. ئەمە هەموو خەڵکی شنگارێ ینی نێزیکی 120,000 کەسی ئەکسەرت خلالێ 72 ساعەدا دەگەیشتە دهۆکێ تااقەتەك و هێزەکە مەزن و کارگێری و دەبێت هەموو دام و دەستگەهێن حکوومەتێ کەفنەت کاریدا 24 ساعت هەتا بقارن جووترین وەخت جیهی بوان درستکەن. باشە کا خدر ئەو لیژنەی ئێوە لیژنەیەکی خۆبەخشە یان لە چۆ ڕاست پێدراون ینی کۆنتاکتی ڕسمیتان فەرمیتان لەگەڵ چێ ئێوە؟ ئەم لیژنەیەکە خۆبەخشن هەر سەعاتە عولی کۆمەڵک مامۆستا و ڕۆشنبیر و پۆلیس و حاکم و محامی و کارمەند و هەموو پێک بەمە کار کردە و خۆڕێک خستیە داکو ئەم بشێن خزمەتاوی خەڵکی بکەن پەیوەندیان بەلگەل ڕێکخراوێن نێودەوڵەتی و خۆمالی بەردەوامە پەیوەندیان بەلگەل کارگەریە پارێزگەهەیە بەردەوامە پەیوەندیان بەلگەل هەر لایەنێکی بێتە وێرێ کارێکی بکات بۆ یانکە و کارێکی خۆبەخش بکات یانکە و هەندێک کەلوپەلە بینێت ڕێک خستیە وەکو شیانێن خۆ ئەمێ کارتکەن ئەگەر مەنەشی ینی تااقەتەمە بۆ حەواندن و دابینکردە خواردنێ و ئاوێ بۆ 6,000 کەسی یعنی باجێڕێکی کاملە و ئەم تەنها 30 مرۆڤن. بەڵێ دەستان خۆش بێکارێکی باشە بەڵام دەمێ بزانم ئەو هاوکاریانەی کە ئێوە دابەشی دەکەن بەسەر ئاوارەکاندا بە دیاریکراوی لە چۆ پێتان دەگات ینی ئەوە خەڵکە کە هاوکاریتان دەکات یان چەند ڕێکخراوێک بە دیاریکراوی هەن کە هاوکاری ئێوە بکەن؟
بەشێ سەرەکیە ئاوێ و خواردنێ و پێداویستیان زارۆکە شکارگیریە پارێزگەهێ بەردەوام تێت سەعات بۆ سەعاتێ هەروەسا ڕێکخراوێن نێودەوڵەتی UNHCR یونیسف ئاکتێت چەندین ڕێکخراوێندی دەستگای بارزانانی خێرخوازی بەردەوام ئێستا خواردنێ بۆوان دابین کرد چەندین ڕێکخراوێن خۆماڵی ئەگەر مناویان ژبیر کرد بێت داخوازە لێبۆرینێت کەم سەعات بۆ سەعاتێ بەشێ دوێ کۆمەڵەکە کۆمپانیەن گەورەیان دهۆکێ بەردەوام ئاوێت هەنێرن و خواردنێ و سەمونا و تشتێن گەلک پێداویستی بۆ خێزانە و ئافرەتە و زارۆکە بەشێ سێیە خەڵکێک هەر خەڵکێ شاریە و خەڵکێ دهۆکێ خەڵک کەسانێن تایبەت دێن سپێدێ پیکەمەک تژی تشت ئینە دێوەزەحکەت و دێچێت بەست بێژت بەخێرە ڕاستیژی خەڵک گەلکێت تێت بەرەم چونکو ژماراوان زۆرە ئیتر ناتوانە سەرەدەری بکەن پێویستمان بە خەڵکە پێویستمان بە تیمێت هاوکاریەنە پێویستمان بە تیمێت کارمەندانە بۆ تەسجیلکردن و بۆ ڕێکخستن و بۆ هەموو کۆنتترۆلی ڕەوشەکە. بەڵێ کاکدر دەگەڕێمە وڵات لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک پرسیارێکم بۆ چۆ ڕەنگە بتوانم زانیاری لە تۆ وەربگرم سەبارەت بۆ پرسیارە خاچم نیردێمەوە لای جەنابتان یانی ئەوەی کە کاکدر باسی کرد بەڕاستی دۆخێکی زۆر ناهەموار و دژوارە ینی دۆخێکی خراپیان هەیە ئاوارەکانەوە تا تاوەکو ئێستا بە دیاریکراوی شوێنیان نییە بۆەوەی تێیدا بنوەکو خێزانێک کە ڕەنگە تەنیا خێمەیەک بێ بەڵام بۆچی ئێوە ئەو فشارەتان دروست نەکردووە کە ئەم کارانە لانی کەم بە کاتێکی زووتر لەوەی کە پێویستێتی ڕاپەڕێنرێ خۆی لە ڕاستیە ئەگەر ئێمە دۆخەکە بخوێنینەوە ئەبواە حکوومەتی هەرێمی کوردستان پێشتر پلانی هەبواە بۆ ئەمۆزا چونکە خۆمان نەزانین لە تۆڕە کۆمەڵاتیەکان و لە مێژووی ئەم ڕێکخراوەیە کە سەیرەکەی ئەمانە ئەم ڕێکخراوە بە تایبەتی زۆر دژی یەزیدیەکان مەسیحیەکان و شیعەکان و کوردەکانە کە کاتێکیش تۆ دراوسەیەک تەبێ دراوسێکە چیە داعشە داعش دراوسەیە یەزیدیەکان بووە بەداخەوە ئەوە حکوومەتی هەرێمی کوردستان چاوەڕوانی ئەم دۆخەی بکردایە ئەگەر چاوەڕوانی ئەم ڕێژە زۆرەی ئاوارەی نەکردایە ئەبواە پێشتر پلانێکی پێشوەختی هەبواە بۆ ئەوەی کاتێک کە ئەمە ڕوو ئەدا پێشبینیەکی کرددا بۆەوەی کە ئەگەر ڕووی بدا چی بکات لەبەرەوە من پێم وایە حکوومەتی هەرێمی کوردستان لەم ڕۆوە کەمتەرخەم بووە ئەوە پێشتر ئەمێ بکردایە گریمان لە قەوەزدا ببوورە قسەکەی تۆ تەواوە حکوومەتی هەرێمی کوردستان کەم تەرخەمە بەڵامی ئێوە وەکو پەرلەمانتاران خۆکارتان چیە خۆ نابێت حکوومەتان لانی کەم وریا بکردایەتەوە لەوەی کە دۆخێکی ئاوها چاوەڕوان کراوە و دەبێت پلانمان هەبێت و حکوومەت بکەونە خۆتان بەڵێ من هەر بۆ ڕەنگە ئەم قسەی باسی یەکەم یەکەمین جار بێ لە دەستگایەکی ئەعلامیە باسی بکەم ئێمە چەند کۆبوونەوەیەکمان کرە و کۆبوونەوانە کۆبوونەوەی داخراو بوون لە دەرەوەی چای میدیاکان بوون لەگەڵ حکوومەتی هەرێمی نەخێر لەگە پەرلەمانی کوردستان کۆبوونەوەیەکمان کرد بە تایبەتی لە سەردۆخی پێشمەرگە و لە سەردۆخی وەزئی ئەمنی ناوچە کێشە لە سەرەکان یەکێک لەو فراکسیۆنانەی کە باسی پێشبینی ئەم دۆخەی کرد فراکسیۆنی گۆڕان بوو کە بە ڕێز مامۆستا ڕابوون ئەم پێشبینەی کردووە داوای لە پەرلەمان و لە حکوومەتی هەرێمی کوردستان کردووە کە ئەبێ ئێمە پلانی پێشوەختمان هەبێت و هەموو ئەوانێکی ئێستا باسییانەکەن و ڕوونیانەکەینەوە ئەو لە قسەکانیا وەکو سەرۆکی فراکسیۆنی گۆڕان باسی کردووە بەڵام ئەوە جێگەی نیگەرانی بۆ ئەو بوو ئەو لەو کاتەیە ئەوە تەسجیل نەکراوە کە ئێمە بڕوونی بکەینەوە لە ڕێگەی میدیاکانەوە بۆ خەڵکی کوردستان کە فراکسیۆنی گۆڕان سەرۆکی فراکسیۆنی گۆڕان پێشوەخت ئەم ئاگاداری نامەمان داوە بە حکوومەتی هەرێمی کوردستان کە تکامان کردووە پێویستە پلانی پێشوەخت بۆ حەدەسێکی نەخێر وەڵام نەدراینەوە باشە بۆچی ئەو کادانی ئاشکراتان نەکرەمانە دەنگۆی لەسەر دروست بکەن بۆی ببێتە قسەی شەقام بۆی فشارەکە لانی کەم تونتر بێتەوە ینی زیاتر بێت لەسەر حکوومەت بۆی مشورێکی لەو جۆرە بکە بەداخەوەی لەو کاتەیە کۆمەڵێک پێشنیار و سەرنج و تێبینیتر لەناو هۆڵی پەرلەمانە کاتێک تۆ حەدەسێک هاتۆتە پێشەوە ئێمە 80 پەرلەمانتار یعنی لەو کۆبوونەوە داخراوانەیە 80 پەرلەمانتار قسەی کردووە کاتێک 80 پەرلەمانتار قساکات و هەر یەکە بە شێوازێک و هەر یەکەی بە پێشنیار و کۆمەڵی سەرنج و تێبینیەدا بەداخەوە ئەو زۆریەی قسەکردنی پەرلەمانتاران و پێشنیاری پەرلەمانتاران وای کرد ئەم پێشنیارە ببێتە هامش یعنی نەبێتە پێشنیارێکی ڕسمی ئەمە وای کرد بێ ئەنگینا سەرۆکی فراکسیۆنی گۆڕان پێشتر ئەم داوای کردووە ڕوونیشی کردەوە ئەم وەزەی کە ئێستا هاتوۆتە پێشەوە پێشتر پێشبینی بەڵام حکوومەت گوێ لێ نەگرتن پێگەشت ینی پەیامەکەی پێگەیشت بە حکوومەت نەخێر بە حکوومەت نەگەشت لەبەرەوەی پێشتر باسم کرد ئەڵێم
لەبەر هەشتا پەرلەمانتار قسەی کردووە هەر پەرلەمانتارەی گرد و پێشنیاری هەبێ زەڕبی کە بزانە چەند پێشنیارکە ئەم پێشنیارەی ئێمە بوو بە هامش یعنی پێشنیارەکە نەبوو بە پێشنیارێکی ڕسمی وە کۆدەنجی لەسەر کۆنەکراکە فعلەن بەڵێ پێویستە ئەمریکێکە لە پێشنیارە گرنگەکان کە پێویستە حکوومەت و پەرلەمان ئیشی لەسەر بکە باشە ئەمە بابەتێک بوو کە نەکرا و بوو بە ڕابردوو ڕۆژ بەڵام ئێستا کە بڕیارە کۆبوونەوەی نائاسایی بکرێت لە پەرلەمانی کوردستان کۆبوونەوەی نائاسایی ئەنجام بدات چی دەکرێت بۆ باشترکردنی دۆخی ئاوارەکان یان بڕیارێکی لەکەوێتەوانێ ئەم دانیشتانە ئێمە خەڵکی کوردستان و خوشک و برایەزیدەکانمان هەموو دڵنیا ئەەکەینەوە لەوەی کە پەرلەمانی کوردستان لەو کۆبوونەوە ئاسایەدا بەبێ بڕیار دەرناچێ و هەموو ئەو بڕیارانەی ئەیدا لە خزمەتی ئاوە خوشک و برایەزیدەکانمانە بێ بۆ ئەوەی بتوانین کەمێک لەو ئازارەی تووشی بوون ئێمە کەمی بکەینەوە ئێمە دڵنیایانەکەینەوە پەرلەمانی کوردستان بەبێ بڕیار دەرناچێت لەو کۆبوونەوەی ئاگاداری هیچ شتێکی بەتایبەت لەلایەن فراکسیۆنەکەی خۆتانەوەکو فراکسیۆنی گۆڕان بۆ دەست پێشخەری یاخود پێشنیاز بەوەی کە بیکات لەم کۆبوونەوە ناسایانە بە دڵنیاییەوە کۆمەڵێک پێشنیارمان حاضر کردووە پێشوەختە و ئامادەش و ئەمڕۆژ ئەم کۆبوونەوەمان کردو پێشنیارەکانیشمان باس کردو ڕەنگە لە داهاتوودا ئینشاءالله لە کۆبوونەوە نائاسایەکەدا ڕاستە خۆپەخشەکرێ ئێوەش وەکۆم کەناڵی ئەعلامی تریز بەڵێ پێکەوە پێم خۆشە تەماشایەکی ئەو ڤیددیویانە بکەین کە ئێستا کامێرەمان یەنارتی لە کەمپی شاریا و بۆمان دەگوێزێتەوە ئەمە ئێستا دۆخی ناو کەمپەکەیە پێما بێ بەشێکیان سەرقاڵی خۆتۆمارکردنن بۆ ئەوەی لەو کەمپەدا شوێنیان بۆ بکرێتەوە یاخود جێگیر بکرێن و بەشێکی دیکەیان سەرقاڵی هاوکاری هێنانن بۆ ئاوارەکانەوەی کە لە دەستیان ناتوێ ناوێنە بۆ ئاوارەکان و حتمما دواتر لای لیژنەکان وەردەگیرێت و بەسەر ئاوارەکاندا دابەش دەکرێت. بەڵێ خەچم نیرە یەکێک لە هاوڵاتیەکان لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک پرسیارێکی نردووە دەڵێ سڵاو ئەرێتا چەند ڕاستە کە دەڵێن 500 کچی یەزیدی لەلایەن داعشەوە ڕفێنراون دەمەوێت بزانم هیچ زانەرێکتان هەیە لەو بارەوە بە دۆداچوونتان کردووە بەداخەوە زۆر بەداخەوە ئەوە یەکێکە لەو هەواڵانی کە ئێمە لە چیاکانەوە پێمان گەشتووەوە بەشێک لە کەسوکاری ئەو کچانەوە پێمان گەشتووە بەڵێ نزیکەی 500 کەچ و خوشکە یەزیدیەکانمان فڕێنراون کەست بەڵێ بەداخەوە دەگەڕێم وڵات کاک خدر لەسەر هەمان پرسیار ئەوەی کە ئەو هاوڵاتیە نردوێتی ئەوەی کە 500 کچی یەزیدی لەلایەن چەکدارانی داعشەوە فڕێنراون ئەم هەواڵە تا چەند ڕاستە و چین ئەو زانیارانی کە ڕەنگەیەوە نزیکتر بن لەو هاوڵاتی یەزیدیەکان چیتان پێگەیشتووە؟ پێشەکیە گەلک بەحس و قسە سەرێ ئاخفتنی هاتەکردن و 500 و هەندێکا گوتی 300 و ژمارە جۆرە و جۆر دەستێمەدگەهن وەکو بەردەوام ئەمژیل گەلبان ئاوارەیە قسەیەتکەن ژمارەیەکە پشت ڕاستکردی هاتانەهۆ مەنینە بەلێ وێت هاتینە ڕەواندن زانیاریت گەیشتینەما و هەندێک شوانە المووسلن هەندێکێلتە لەحفەرن بەلێ ژمارە وانە سەرەکی ئەم نزانن چەندن بەداخەوە بەر هەندێکی بڕێکە ئێنارتی ئەم حەسناکەن گەلک مبالەغە و ئەف ژمارەیە تەضخیم بێتەکردن چووک و جیهێ مەترسیە کە مەزنە بۆ خەڵکێکی بەلێ ڕاستەوێت هاتینە ڕەواندن و هەمان دەمژیدا نهۆ عێراق و کوردستان و ئەم دەوڵەتە دەوروبەر ئەرکێ هەرە سەرەکی ئەوە چاوە ڕزگارکردنە وان هزار کەسایلچیای شنگارێ ئەوە قسە و باسێت هەموو ئاوارێن هاتینەوێ دەرەیە سەعات بۆ سەعاتێ دەبێشتەمە ئەم محتاجی خواردنینە ئاوێنینە تەنها خەبەرەکە خۆش بۆ ڕزگارکردنە کە سوکارێنمە چیای شنگارێدا هەروەسا نەتداوێت خان یاداوێت بندادا دەشتال چۆلال وێرێ پەیوەندی ئەوان هەورە نەمایە نزانن چی بسەرێوان هاتیە ئەوژی گەلک ئاخفتن تێتەکردن ڕەواندنە زارۆکەوە هەیە کوشتنە خەلکێل چیای وا هەیە ئیرۆ چەندین جارە خەلکێ پەیوەندی بمەکرد گوتیت سایلەوە شنگارێدا بەردەوام قەرناسێ تێدایە دۆشکە تێدا وەچیای شنگارێ ڕەبیت کەت و خەلکێ بریندار بێت دوو بریندارە پەیوەندیە تایبەت بمەکریە گوتی ئەمنەهۆ شبەروێ جیهێ بریندار بووینە بەلێ تشتێک نایەتەکردنە بەداخەوە دوو هاوڵاتی وڵاتێکی عەرەبی بێنە کوشتن دنیا خرات بێت
هزاران خەڵک جێ شنگارێدا ئی برسیە ئی تێنیە کۆمەلگای نێودەوڵەتی هیچ پێنگاوەک نینە پەرلەمانی عێراقی پەرلەمانی کوردستانی هیچتە وەکو پێویست ئیدانا ئەوێ جەریمێنەکرێت لازمە پەرلەمانی عێراقی وێ کوردستانی وێگاوێ حکوومەت دەوڵەت هێژان دبانە قاعیدا ئەنچەرلیک 20 دقیقایە دووری شنگارێ لازم وەکربانە دوو تارێت شەرکەر سەر چێ شنگارێک کەریابانە سنتەرێ داعش تۆباران کردبانە دێ خەڵکەک هێمن با دێ خەڵکەکی ئۆمێد چێبا و کۆمەلگای نێودەوڵەتی هایداری وانە بەڵێ کاک خدر ئەو کەمپەی کە ئێستا جەنابتان قسەی لەوە دەکەن کەمپی شاریە مەوداکەی دوورە لەگەڵ منتیقەی شنگالدا چەندێکە بە دیاریکراوی بەێ شاریا نێزیکی دهۆکە 10 دقیقا یانیش بێرێ هەتا شنگارێ 3 ساعتن تەسەورێ بکە ئیرۆ هەندێک خەڵکێکە هیچتیە شاریا ئەبە بۆ ماوێ 30 دەم ژمێرای بڕێڤە ئشتیای شنگارێ وێ چۆوە سووریا وێ هاتیە کوردستانی ڕۆژئاوا کوردستانە ڕۆژئاوا شنگالەوە هاتبوون ئەو کەسانە مەبەستەوە بوو کە لە چێ شنگالەوە چوونەتە سووریا و لەوێەوە هاتوونەتەوە بەێ ئیرۆ خەڵکێک گەهشتێ مەشتیایە شنگالێ بەێ مجازەفەیان کرین و تەلقا و ڕەمیە خۆ بە ڕزگار کرینە بەری دوو ڕۆژەشتیای دەرکەفتینە و چۆینە ناف ڕۆژئاوا وش ڕۆژئاوا جارەکەدی هاتینە هەرێما کوردستانی و هاتینە پرا سەحێلال پێشابورێ بۆ ماوێ 30 دەم ژمێرە برێڤە بووینە نە ئاف نە خوارن خەلکێ هەکە برێڤە هەندەکاری کرد یعنی ئەوە وەزعیوانە بجە تەسەورێ بکە الخانکێ وەسایە و دێرەبوونێ وەسایە و بەردەوام ئەف خەلکەوێت تێت شاریا بەشەکەش بۆ بە حەواندنەوان مرۆڤ یعنی چەندکو سنتەری شاریە بەتری ڕێک خستریە ژماراوان بەتەروێ بەرەف شاریە بەتێن بەڵێ ئەگەر گوێت لە کاکخدر بوو بێت باسی لەوە کرد کە ئیدانەکردنەکەی ئێوە وەکو پێویست نەبووە کۆمنت و قسەیەوە چی دەبێت واللهی نازانم ڕەنگە کاک خەدر لەبەر مەشغەڵەتی خۆی احتیمال هەیە زۆر ئاگاداری ئەوە دۆخەی ئەوە نەبێت کە پەرلەمانتارەکان وە پەرلەمانی کوردستان چی کردووە ئەویان من زۆرهین نیم بەڵام پێم وایە پەرلەمانی کوردستان بە ئەرکی خۆی هەستاوە وەوەی لە توانایە بۆ کردوێتی وەکو پێشتر خاڵ بە خاڵ باسم کردووە و ئەوەی دەسەڵاتیشی بووە کردوێتی و ئەوەی کە ئەژمێنێتەوە ئێمە دڵنیانەکەن و پێشتر باسم کرد لە کۆبوونەوە ئاسیاکەدا بڕیاری تەواو لەسەر هەموو ئەو مەسەلە و گیر و گرفتانادەین کە ئێستا هاوڵاتیانی شنگال هەیەن. بەڵێ پێم خۆشە ئێوە وەکو پەرلەمان و حکوومەت و هەموو ئەو خەڵکە خۆبەخشانی وەکو کاک خدر دۆملی و کەسانی دیکەش هاوکار بن بۆەوەی ئێزیدەکان لەم دۆخی ئێستاتی کەوتون ڕزگاریان بێوە هاوکاری زیاتر بگاتە ئەو ئێزیدیانەی کە لە چیای شنگال گیریان خواردووە. زۆر سپاس بۆ منیرا عوسمان ئەندامی لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان هەروەها سوپاس بۆ خدر دۆملی ئەندامی لیژنەی هاوکاریەکانی یەزیدی کە ڕاستەوخۆ لە کەمپی شاریاوە لە دهۆک لەگەڵمان بوون. ئازیزانی نارتی زۆر سپاس بۆ پرسیار و تێبینەکانی وەش ڕەنگە دەرفەتیەوە نەبوو بێت هەمووی بخوێنینەوانێت. سپاس بۆەوەی تاوەکو ئێستا بینەری بەرنامەکە بوون. کاتێکی خۆش.